دەکەی لە ڕێگای چەند شتێکەوە لەو بڕوایم بەڕاستی ئەگەر بزانی گرنگی و بەهای لێبوردن چەندێکە بۆ هەریەک لە سێکتەرەکانی ژیانی ڕۆژانەمان لەو بڕوایم بە ئاسانیە بتە کەسێکی لێبوردە. بۆیە ئەمڕۆ باسی قۆناغەکانی لێبوردنەکەین لە منداڵیشەوە ئایا پەروەردە تا چەندێک کاریگەری لەسەر ئەوە هەیە کە مناڵێک ببێتە مناڵێکی لێبوردە. بۆ ئەم مەبەستان میوانداری خاتونێکی ئازیزمان کردووە ئیسراهیوامان کردووە کە توێژەری کۆمەڵایەتین بەردەوام دەمودویان هەیە لەگەڵ منداڵەکان لە بابەتە پەروەردەیەکان جا نازانین خۆشی کەسێکی لێبوردەیان نا لە درێژەی بەرنامەکەی بینین. خاتو ئیسرا بەخێر. زۆر سپاس بیانیتان باش. تاورەکەی ئەمڕۆمان تاورێکی زۆر گرنگە. لێبوردە وەکو وازانین ئەمڕۆ ڕۆژی جیهانیە 16 نۆڤەمبەر ڕۆژی جیهانیە کە هەموو ڕۆژ ینی هەموو ساڵی وەکو ئەمڕۆکە هەنگە گێڕینەوە بۆ ئەوەی بیخەینە بیری هەموو کەسێک کە لێبوردە چەندێک گرنگە نەک بەس بۆ ئەوەی کە کەسەکە ئەخلاقیەن کە کەسێکی مەسەرەن کەسایەتێکی بەرزی هەیە یاخود ئەخلاقیەن بەرزە نەخێرت بەڵام گرنگیەکی مەسەن کۆمەڵایەتیمان هەیە ئاینیمان هەیە دەرونی کە چەند گرنگە مرۆڤ لایەنی دەرونیە خۆی پاک کاتەوە لە ناخێەوە هیچ حەقدێک و تۆڵە و ئەو شتانە نەبێت لە ناخێەوە خۆی بکاتە مەسەن وەکو وەرەقەیەکی سپی بۆ ئەوەی ژیانی خۆی ڕووناکات و هەروەها ماڵ و کۆمەلگای و کەسەکان مێزگەکانی خۆی هەمووی کاریگەری لەسەر ئەو ڕووناکیە تەسیریان لێکاتەوە. اینجا بینە سەر مۆزوعی لێبوردەوە ئەبینین ئێمە لە شۆ دەست پێکەین لە سەرەتاوە لە پەروەردە لە ئێمە چۆن فێرە بین کە لێبوردن مەسەن لە کەسێک کە ئێمە مرۆڤین هەمومان تووشی ئەوە بین کە هەڵە بکەین لە سەرفاتمان مەسەلەن شتێکە بێ پێم ناخۆشە بێ قبولی ناکەم بەڵام چۆن وەها لێ خۆش بووە چۆن قبولی کەم لە بەردەمە اینجا ئەو شتە ئەبێ ئیشی لێ بکەین لە سەرەتاوە لە مناڵیمان هەنێک کەس هەیە فێر نەبووە لە بەرەوەی ئەو شتەی نەبینیوە لە ناو خێزانەکەی خۆی لە دایک و باوکی فێر نەبووە ئەویان فێر نەکردووە کە چۆن لە بەردەمی لێ خۆش بێتن یاخۆت مەسەلەن لێبوردە بێ. اینجارە ئەگەر من ئیش بکەم لەسەر ئەوەی کە مناڵەکانم فێریان کەم ڕۆژانە چیرۆگیان بۆ باسکەم ڕۆژانە لە بینی خوشک و برا هەر ناخۆشی ئەبێتن بە شێوەیەکی زانستی دانیشم لەگەڵ مناڵەکانم تێگەێنم ئەمە ئەو مەبەستەی نەبوو کە ئەو کردەوەی کرد مەبەستی ئەو شتە بوو پێویستی بەوە بوو ئەتوانی لی خۆش بینەوە بۆ ئەوەی مناڵەکانمان فێر ببن بۆ ئەوەی بزانن کە چۆن پەیوەندیەکانیان بەقوت ببێ چونکە ئەگەر ئێمە لەسەر هەموو شتێک عاجز ببین و ئیتر بەردێک فرە دەمە بەسەر ئەو کەسە و بلێم تەواو لە ژیانی خۆم دەریەکەم ئەوە ناتوان مەگەر وەها بێتن هەموو کەسی بەتەنهامێنێ لە کۆتاییە مرۆڤش بە طبیعەتی پێویستی بەوەیە کە کەس و خزمی خۆی و کەسی خۆی لە پشتی بن لە بەرەوەی مرۆڤ کەسێکی کۆمەڵایەتیە و ئەگەر لە هەموو کەسێک ئێمەش لی نەبورین و لی خۆش نەبین لە کۆتاییە بەتەنهامێنمەوە و ئەو ڕێگایش ئێمە نامانەوێت پێی بگەین هەروەها ئاینی ئیسلاممانش تەوسیەی ئەوەی کردووە و کە چەندێک گرنگی کردووە و مرۆڤ لێبوردە بێ هەروەها خوا داوای ئەو شتی کردووە لێمان کە خوا بە گەورەتی خۆی ئەوەنە لێمان خۆش بووە ئێمەش لە هەم هەڵە بشکانەی کە ئەیبینین لە خەڵکەکانە یاخود ئەگەر شتێکی گەورەیشی کردی بە لەبەردەمم من لێ خۆشە بم لەبەر خۆم لەبەر ئازادی خۆمە. ئیسراخان باسی ئەوەی کرد لە پەروەردەوە ئەم شتە دەست پێکە من بەستم بەراوردکاری نییە ئیسراخان بەڵام ئەگەر تاکێکی ئەوروپی بهێنی لەگەڵ تاکێکی شەرق ئەوسەتە بەراوردیان بکەی ئێمە کە گەورەین لە ترافیکەکانە دەستە سەر هۆڕنەکە ڕاگرین ترافیکەکە خۆی ئۆتۆماتیکیان ناچێت بەڵام تاکێکی ئەوروپی بە خۆشحاڵیەوە لە ترافیکە ئەوە سێت بە ئارامیەوە جیاوازیەکە ئەوەیە توانین بیگەڕێنەوە بۆ ئەوەی کە لە بنەڕەتەوە و بەڕێز ئاماژەت پێکرد ئەوان لە پەروەردەیە پرۆگرام سازیەکی وایان کردووە کە منداڵەکە کە پەروەردەکرێ یەکەم خەڵە لای لێبوردەی بێت لێ خۆشببوون بێت لە هەموو شتێک ئایا لێبوردەی لە منداڵیەوە ئاکات مرۆڤێکی ئارام و بە سەبڕمان لێ دروست بێ بێگومان زۆر ڕاستە کە من ئەو شتم کردمە ناخی مناڵەکە کە من فێریم کرد لە مناڵیەوە بە تایبەت ئەو مناڵە کە دەرەچێت لە دوا ڕۆژە بۆ کۆمەڵگایە بۆ خێزانی خۆی بۆ کەسە نێزگەکانی ئەو مناڵە ئەزانێت چۆن تەعاملکە ئەزانێت کە چۆن پەیوەندیەکانی خۆی بباتە سەر لەسەر شتی بچووک لەسەر هەڵی بچووک ناوەستێ
دڵی گەورە ئەبێ ینی دڵی فراوەند دەبێ ئەزانێتن مەسەلەن چی شتێک پێویستە کە من لێرانە سنوورێکی بۆ دانێم چی شتێک پێویستە من لێرانە هەر تەواو کە ئینەمە هەر هیچ نەبوو ژیانەکە بمەسەر ئەجارە ئەم شتە لە چێوە دێ کە من لە سەرەتاوە ئیشم لەسەریا کردووە لە مناڵیەوە مناڵەکەم فێر کردووە چۆن مەسەلەن تۆ مافی خۆت چییە سنوورت چییە و لە چی کاتێ من لەو کەسەلەی خۆشە بمەوە لەبەرەوەی ئەها بێ مەسەلەن کە منە لێم لێبوردە بین بێگومان ئەوە ئەبێ هەموو کەسێ هەر چەندێک هەبێ مەسەلەن ینی هەڵی کردی بە لە بەردەمت هەڵەکە گەورە بێ یاخود بچوک بێ ئەتوانین لێی خۆش بینەوە بەڵام ئەتوانین مناڵەکەش فێرکەینەوە لە دوای ئەو شتە چی پەیامێک هەیە چی شتێک فێر بووە ڕۆژانە مە بە چی فێرەکرێ من دانشم لەگەڵ مناڵەکەم مەسەلەن بۆ نمونە لە مەکتەبە شتێکی ناخۆش ڕوویداوە خۆی و ڕەفیقەکەی شەریان کردووە و ڕەفیقەکەی دوو قسەی ناخۆشی کردووە کە بێتاقەتی کردووە هەستەکە مەسەلەن متمانەی بە خۆی دابەزیوە ئەلیرانە دایکەکە یاخود باوکەکە ئەرکێکیان لەسەرەکە ئەوەیە دانیشن ڕوونیکەنەوە بۆ مناڵەکەیان گفتوگۆی لەگەڵکەن بزانن هاوڕێکان لە چی شتێک هەڵەی کردووە قسەی لەگەڵکەن و بڵێن قەیناکە ئێوە ڕەفیقن بیانی دوا ڕۆژە تۆ پێویستیت پێیە بێ لە دوا ڕۆژە ئەمە لە هەمان پۆلی تۆیە لەگەڵ تا ئەبێتن لە دوا ڕۆژ ئێوە گەورە بن یەکتریە بینەوە لە بازارە لە شوۆنێکە لێ خۆش بەوە بۆ ئەوەی کەسێکی ترش لە تۆ خۆشە بێ لەبەرەوەی کەس نییە کامل بێ لە دوای ئەوەش ئەتوانین دانیشین مناڵەکە تێگەێنین کە چی سنوورێک هەیە مەسەرەن چی شتێکیان بۆی کەرامەتی ئەو مناڵەش بپارێزین لەسەر ئەوەی ینی مەسەرن ئەوە نییە لێ خۆشە بین و بەڵام هەست نەکاتن ئەو مناڵەکە متمانەی بە خۆی دابەزیوە یاخود ئەها بە کەسایەتێکی کەم کە ئەو لێبوردنەی مەسەن کە کەسێ لی دەرەچی ئەبێ لە ناخیەوە دەرچێ نەک بە ناچاریەوە ئەبێ لە ناخیەوە بەهێزەوە دەرچێ ینی نەکرد لەبەرەوەی ناچارە هیچ چارەیەکی تر نییە ئەلەی دەی لەبەرەوەی کۆمەلگاکەمان هین ئەوەیە مەسەرەن حەزی لێ کە کەسێک لێبوردە بێ لێ خۆشە بێ نەخێر لێبوردنە لە کەسێک دێ کە کەسێکی بەهێزە ئەبێ من تێگەێنم بە مناڵەکەشم پێی بڵێم کە تۆ لێ خۆشببووی معنای وایە کە تۆ کەسێکی بەهێزی کەسێکی کە تۆ لە ئازارەکانت گەورەتری کە توانیت لێ خۆش ببی معنای وایە تۆ کەسێکی گەورەی کەسایەتێکی گەورەت هەیە خوش لێت خۆشە بێ اینجا ئەتوانین هەنێ چیرۆک باسکەین بۆ مناڵەکانمان ڕۆژانە پێشەوەی خەو مەسەلەن باسی لێبوردنکەن باسی سەبر بێ باسی ها چەندێک مەسەلەن ئارام بێت و شتێکی مەسەلەن ناخۆشی بینی یەکسەر مەسەن کۆنتترۆلی هەستەکانی خۆی بکە لە دوا ڕۆژە ئەمەوامان بۆ ئەکە کە کەسێک بۆ کۆمەلگاکەمان دەرچێت کەسێکی حەزی لە شەڕ و ئاژاوە نەبێ حەزی بە تۆڵەکردن نییە کەسێکی ئارام کەسێکی تێگەیشت و ئەم شتە خۆمان دروستێکین خۆمانش مەسئولین لەسەری و لە دوا ڕۆژاش لە بەردەم خوا ئێمە لێ کولەکم ڕای وە کولەکم مەسئول عن ڕعەتیه لە دوا ڕۆژە خۆمان بربەستین لەسەر ئەو شتەی کە چیمان کردو بە مناڵەکان چی فێریمان کردووە مناڵەکانمانش ئەو شتە لە ئێمە بینن لە ناو ماڵە ئەگەر دایک و باوکەکە بۆ نمونە لەسەر هەڵی بچووک لە یەک خۆش نەبن لەسەر شتێکی بچووک عاجز بن مناڵەکە چی تێئەگە لەم لە حاڵەتە کە من بەتوند و تیژی مافی خۆم وەرەگرم وازانە هێز بەوەیە کە من دەنگم بەرز بێتەوە هێز بەوەیە کە چی لایەنێک زاڵە بێ لەسەر ئەوەکەی تر نەخێر ئێمە ئەبێ مناڵەکەمان فێرکەین پێی پیشاندەین خۆمان قەدوە بین بۆ ئەو مناڵە کە لە ئێمەوە فێرە بێ پەیوەندیەکانم چۆنە بێ لەگەڵ خزم و کەسوکارم لەگەڵ ژن و پیا و پێکەوە لە ناو ماڵە لەگەڵ کچ و برا و هەمویان لە ناو یەکە چۆنە بن ئەو مناڵە ئەو شتانە هەڵەگرێ ئەو شتانە کە لە پێش چاوی ئەیبینێ ئەوانە هەمووی لە ناخی گەورە ئەبێتن هەتا لە دوا ڕۆژە کەسایەتی ئەو کەسەمان بۆ دروستەکە زۆر باشە تاوان لە بابەتی لێبوردنە ئێمە بۆیە باسی مناڵەکەین و باسی قۆناغی مناڵەکەین و باسی پەروەرداکەین چونکە لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە قۆناغی سەرەتای منداڵی بۆ لە 1 ساڵی تا 5 ساڵی دروستبوونی خۆکانە لە منداڵی و هەر مرۆڤێکی گەورە کە ئێستا بینین ڕق لە دڵ و کینە لە دڵ و لێبوردەی نییە پەیوەندی بە قۆناغی منداڵیەوە هەیە پەیوەندی بۆ هەیە بۆ نمونە لە قۆناغی منداڵیە لەوانەیە کۆمەڵە کەس خەدری خێزانیان لێکرد بێ سوزانم لەوانەیە مامێکی خەدری لێ خەدری لیان کرد بێ خاڵێکی خەدری لیان کرد بێ ئەو کاتە ئەو مناڵات لەو کاتەیە توانای ئەوەی نەبووە کە تۆڵە بکاتەوە یاخود دەنگ هەڵبڕێ نەک تۆڵەکردنەوە دەنگ هەڵبڕێ و
بەرگری لە خۆی بکات چکە مناڵ بوو بەڵام هەستی بە شتەکە کردووە ئەمە دڵنیا بن ئەم حاڵەتە لە دڵ و دەرونیە چەکەراکە لە گەورەبوونە ڕەنگەداتەوە یعنی هەموو ئەو کەسانێک کە ئێستا کەسێکی ڕق لە دڵ و کینە لە دڵ و لێبوردەنین پەیوەندی هەیە بە قۆناغێکی مناڵەوە یعنی بۆیە ئەرکەکە زیاتر لەو کاتە لەسەر دایک و باوکە لەوەی کە ئەو بۆ ئەو مناڵە چی ڕۆم بکەنەوە چۆن ڕوونی بکەنەوە بۆ شێوەیە جا بۆیە شتێکی تریش لە ئەرکێکی تریش لەسەر ئێمە هەیە بەڕاستی ینی ئەو کەسانی کە چزانام کەسانی لێبوردن یاخود بۆ شێ دەبێت بەرامبەر لەو حاڵەتی بەرامبەر تێبگەن بتوان یارمەتی بدەن جایسا خەم با پرسیارێکی تر بکەین ئایا کەسێکی ئێستا باسی خۆناغی منداڵیمان کرد تا گەورەی کەسێکە گەورەیە و لێبوردنی نییە و ڕق و کینەی دایم لە دڵایە ئەمە ئەتوانێت ئەم خۆ چۆن بگۆڕێ ینی پێشنیازی تۆ بۆ کەسانە چییە بۆ پێ دوایە بابەتی سەفەرکردن و خوێندنەوە و چوزانم ئەو شتانە کاریگەری بێت لەسەر ئەو بابەتانە ئەو کەسانەی کە بۆیان قورسە لێبوردە بن هەنێ تکنیک هەیە سانستی دەرونی پێمان دەلێت کە هەنێشت هەیە ئەتوانین بیکەین بۆ یارمەتی دەربێ کە ئێمە چۆن لە کەسەکانی دەوروبەرمان لەیان خۆش بینەوە بۆ نمونە ئەو کەسانە دەبێت لە ناخی خۆیانەوە ئەو بڕیارە بدەن کە من لە بەردەمم خۆشە بم ئەو شتە لە ناخیەوە دەرچێت ئەگەر خۆی بڕیار نەدا کە لێ خۆش بێتەوە ئەوە زۆر زەحمەتە و یعنی خۆی یارمەتی خۆی نادا اینجا هەموو کەسێک کە مەسەلەن عاجزیەکی هەبێ یا خۆتەها کێشەیەکی بێ لەگەڵ کەسێکی نێزیکی خۆی با خۆی ئەو نیەتە لە ناخیەوە دەرچێ کە هەوڵ بدا لێبور دەبێ نالێم بە شەو ڕۆژێ بەڵام هەوڵی بۆ بدا دووەم خاڵ ئەوەیە ئێمە بیر و باوەری خۆمان بگۆڕین مەسەلەن بۆ نمونە من ئەگەر کەسەکە تووشی کێشەیەک بوومە لەگەڵ کەسێکی نێزیکی خۆم لە باتیەوەی دانیشم بیر لە کێشەکە بکەمەوە بیر بکەمەوە ئەو کەسە چۆن غەدری لێم کردووە چۆن زوڵمی لێم کردووە ئەتوانم ئەلەو لەحظە یەکسەر بیرکردنی خۆم بگۆڕم چۆن بیگۆڕم بە ئەوەی کردەوەکانم بگۆڕم مەسەلەن ئەگەر دانیشتومە با هەستمە پێوە کتێبەکە خوێنم وەرزشێکەکەم دەرچنێکەکەم لەگەڵ کەسێکی تر قسەکەم بابەتەکە ئەگۆڕم بۆ ئەوەی ئەها کردەوەکانمان گۆری هەستەکانمانش ئەگۆرێتەوە خاڵی سەیەم ئەوەیە لە خاڵی دووەمە بەستەوەی لە کاتی تووڕەییە لەو کاتەیە چاەیە ئەو زۆر خاڵێکی جۆ ینی ئەگەر کاتێک مەسەلەن کە تۆ بیرەکەیتەوە لە کێشەکەی کە ئەو کەسە چی لێت کردووە و یەکسەر بیر و باوەری خۆمان بگۆڕینەوە یاخود مەسەلەن من بە شێوازێکی تر بیری لێ بکەمەوە شتەکە ها تۆزێ پۆزەتیفی بکەم تۆزێ بیر لە لایەنێکی تر بکەم بیر بکەم کە ئەو شتە ئەو کەسە بووە چی شتێکی وهای لێی کردووە کە ئەو کارە بکە لەگەڵم یعنی خۆم بخەمە شوێن ئەو کەسەشە هەروەها ئەتوانین مەسەلەن بۆ نمونە زیاد سێری شت بکەین بخێنین لەسەری خۆمان تەسقیف بکەین مەسەلەن لێبوردنەوە و سێر چەند ڤیدیۆ هات بکەین سێر سۆشەل میدیۆ ئەم شتانە و کتێبێک ئەخێنمەوە ڕۆژانە مەقالێک ئەخێنم بۆ ئەوەی خۆم ڕابێنم لەسەر ئەوەی کە لێبوردە بە کە دڵم ئازاد بکەم لە هەموو تۆڵەکردن و ئەم شتانە خاڵی چوارەمش ئەوەی هەنێک کەس هەیە ئەلێ وەڵاهی من لێ خۆش نامەوە بێت تۆڵی خۆم وەرگرم تۆڵە وەرگردن ئێمە نەهاتونێتە ئەم بۆی تۆڵی خۆمان وەرگین تۆڵە وەرگردن خوا وەریەگرێ کە تۆ ئەتوانی بۆ خۆت هەموو ئیشی خۆت تەسلیمی خوا بکەیت و بۆ خۆت بخەوی بە ئارامی بە دڵێکی ساف کە تەواو تۆ لێی خۆش بووی معنای ئەوە نیە کە تۆ لێی خۆش بوویتە لەبەر ئەوەی ئەو کەسە شایستەیە بەڵکو تۆ خۆت پێویستیت پێیە تۆ خۆش شایستەی ئەوەیە کە لێی خۆش ببیتن کە تۆ بۆ خۆت ئازاد بژەی ئەو هەموو بێتاقەتی نەکەیتە ناخی خۆتە لەبەرەوەی مرۆڤێک ئەگەر لێبوردە نەبوو هەموو کەسی هات بەردێکی فرەدا بۆی خۆشی بەردەکەی هەڵگر کردێکی گیرفانیە لە دوا ڕۆژە ناتوانێت نەکارێکی خۆی ئەنجام بدا ناتوانێت بگاتە ئامانجەکانی خۆیان ناتوانێت ئیش و ڕۆژانی ئاسایی خۆی بباتە ڕێوە لەبەرەوەی دایما سەرقاڵە بێتن بیرەکە لەو شتانەی کە دەوروبەری چی لی کردووە دەوروبەری ئەوها غەدریان لی کردووە من چۆن تۆڵی خۆم لی وەرگرم لە کۆتاییە مرۆڤەکە بینی لاواز دەبێ دوورەکەوێ لە کەسایەتی خۆی دوورەکەوێ لە ئامانجەکانی خۆی هەربیری لە کێشەکە ئەبێتن و لەیرانە خۆی بێتاقەتە بێ جێمە نامانەوێ بگەینە ئەو ڕادەیە گرنگ ئەوەیە هەموو کەسێک کە خۆی خۆشوست لێبوردە بێ لەبەر خۆی و لەبەرەوەی ئاینمانش
ئەو شتەی لێمان داوا کردووە. پێشەوەی پرسیارەکەت بکەی شیرین پرسیارەکەت لێ بکە. ئەم شەو قسەیەکی کرد ئێستاوەتی لێبوردن بەدەست خوایە. ئەم شەو سەری فیلمێکمە کرد دە ڕێڤینانت، فیلمێکی لیۆناردۆ دیکاپرۆیە، نازانم بینیتانیانە. لە کۆتاییە بۆ نە لیۆناردۆ بەتەڵ فیلمەکەیە، ئەوەی تریش تۆم هاردیە، بڵێن مجرمەکەی ئاوا باسکەین ها. مجرمەکە مناڵی بەتەڵەکە کوژێ، مناڵەکەی کوژێ، لیۆناردۆ ئەچێت تۆڵەی لێ بکاتەوە. ئیتر لە ئەوێ بیکوژێ، لەو کاتەیە مجرمەکاڵێ ئەڵێ هینکاڵێ چێژ لەوە وەرگرە کە ئێستا تۆ داهاتوی تۆڵەی خۆتەکەیتەوە، بەس ئەوە بزانە مناڵەکەت هەرگیز ناگەڕێیتەوە، بۆیە چیەکەی بیکە. ئیتر لیۆناردۆ لەو کاتەیە قسەیەکە ئەڵێ تۆڵەکردنەوە بەدەست خوایە بە ئەیکاتەنەوە ئاوەکەوە، ینی وەک بڵێ ها ئەلەوێش هەرەوە هەمان بابەت دووبارە کاتەوە. بەزەبەت وایە لەبەرەوەی مرۆڤ نەهاتووە بۆی ئەها شەڕ بکات و تۆڵەی خۆی وەربگرێ. تۆ شتەکەت کە کرد تەسلیمی خوا بکە، توانی تۆ بۆ خۆت بە ئارامی بژەی خوا خۆی هەموو دنیاکە بە عەدالەت ڕوا. خوا خۆی ئەگەر لەم دنیایش نەبێ لە دنیاکەی دیکە باداشتەداتەوە و هەنێ کەسش هەیە ئەتوانی ئەمەش وەکو هێزێک بۆ خۆی وەریگرێتن لە خوای داوا بکاتم لێ خوای گەن کە هەوڵە دەم یارمەتیم بدا بوو ئەوەی لێبوردە بم. اللهم إنك العفو تحب العفو فاعف عني. کە تۆ داوا ئەکەی لە خوا لێت خۆش ببێ، بێگومان دەبێ خۆتش لە مرۆڤەکان خۆش ببێ بۆی خوش لە تۆ خۆش ببێتەوە. ڕاستە. ئیسراخان لە کۆمەڵگەی کوردەواریان بەستم نییە هجوم کەینە سەر جێندەر، هجوم ناکەینە سەر تۆ، بەس لە کۆمەڵگەی کوردەواریە ئەڵێن ئافرەت لێبوردەترە، بەتەحملترە، دڵی گەورەترە، ئەبێ قبوڵێکی مەسەرەن هەندێک شتەیە بەرامبەر پیا و بەرامبەرتەکە بێ ئافرەتەکە دڵی گەورەتر بێت. ئەزانین ئەمە خاڵەکە دەرداویە ئەبەرەوەی پیاوی چێرش ناکە ژنێرش چۆن ڕەوایەتی ئەدەن بە خۆیان. ئەم دەردە چۆن چارەسەرکەین لە کۆمەڵگایە کە لێبوردن؟ بەڵێ بێگومان دەردە کێشەیە. ئەم کێشەیە چۆن چارەسەرکەین لە کۆمەڵگەی کوردەواریە؟ بۆ جۆشتی خۆمەگرم بخۆدان پێویستمان پێ بیبستی. پەیوەندی بە جێندەرەوە هەیە بابەتی لێبوردەی؟ بەڵێک ئەتوانین بڵین لەبەرەوەی ئافرەت ئەها لێبورێتن لێی خۆشە بێ بەڵام لە بیری ناکە، بە زەحمەتی لە بیریەکە. پیا و عەکسە، پیا و بە قورسی لێیان خۆشێ بێ لێبورێ بەڵام لە بیریەکە. اینجا بۆیە ئافرەت لەوانەیە هەنێشت هەیە کۆمەڵگاکە وای لی کردووە کە بیکاتە ئەو قالبە بلێ مەسەلەن تەحمل بکەی زیاتر و خۆشی ئافرەت ناتوانین ئینکارێکی نەوشتە. ئافرەت مرۆڤێکە کە زۆر بە تەحملە، زۆر بە سەبرە، ئەو شتە لە خواوەخوا ئەو شتەی ئەو بەهرەی داوە بە ئافرەتە. ئەنجاوە شتێکە کە بێشانازی پێوە بکەین بەڕاستی. ئەتوانین بڵین پیا و تۆزی ئەو سەبرەی کەمترێکە و تەحملی تۆزێک کەمترێ، بەڵام ئەمەش ناتوانین تەعمیمی بکەین بە شێوەی گشتی. لێبوردە بۆ ئەوە نییە بڵێم بۆ ئافرەت ئەبێ زیاتر بێ لە پیا و نا بەعەکسەوە. لێبوردە بۆ هەموویەتی و زۆر کەیسی وامان بۆ دیە کە بەعەکسەوە پیاوەکە خۆی لێبوردەیە خۆشی وەها ئەکاتن کە پەیوەندیەکە بەقوەتر بکە، خۆی دێ مەسەلەن بۆ ئەوەی پەیوەندی لەگەڵ خێزانەکەی باش بکاتەوە. ئەو شتانەش هەیە. ئەجارە شتەکە مەسەرەن لێبوردە ڕەبەت ناکرێ بە جەندەرەوە بڵین بە نێر یاخود مێر. ئەو شتە لای کەسایەتی خۆی مێنێتن، لای کە چەندێک ئەو کەسە بەهێزە متمانەی بەخۆیە، ئەو کەسانە بەڕاستی ئەتوانن کە لێبوردە بن. مرۆڤێک کە بەهێز بوو ئەو مرۆڤە ئەتوانێت لێبوردە بێ، بەڵام مرۆڤێک کە ئەها متمانەی بە خۆی کەم بێتن، تۆزی ئاسی سەقافی کەم بێ، ئەوە ئەیبینی زۆر تند و تیژە بێتن، هەر لەسەر بیر و باوەری خۆی مێنێتن، قسە قبول ناکە، گفتوگە قبول ناکە لە کەسانی دیکە، کە عاجزیە شتێک ڕوو بدە شتێکی بەسیتێک سەر بینی خۆی تێکەدات و پشتەداتن لی ئەڕوا تەواو بە چەند ساڵ ئەبینین کەسانی نێزە کەسی خۆیەتی خۆشکی برای قسە ناکە لەگەڵیە. ئەمەش بۆ چیە گەڕێتەوە؟ بۆ ئەوەی لەبەرەوەی ئاسی سەقافی مەسەن ئەو کەسە تۆزێک با بڵێن کەمترێکە، مرۆڤ ئەبێ خۆی لەوە گەورەتر بێ. شەرت نییە مەسەنە من کە لێبوردە بووم کەسەکە غەدرێکی لێم کردووە من بیکەمە هەمان شۆن و هەمان مەعەزەتی لە دڵم نامێنێ. ئەی بێگومان ئەگە کەسی غەدرمان لێ بکە ئەتوانم شۆنەکەی بگۆرم، بەڵام من لێبوردا بم. ئەتوانم مەسەنەها قسە و گفتوگۆ ئەبێ لە بینمان، بەڵام من ئەو خۆشەویستی جارانم بۆی نامێنێ. تۆزە دوورشی کەیتەوە لە ژیانە دەتوانی
ئەتوانین تۆزیە مەسەلەن ئەتوانین تۆزیە مەسەن سپیسێک هەبێ بۆ ئەوەیە تۆ نەکەویتە جارێکی تر بۆ بە هەمان هەڵا لەبەرەوەی فەرقش هەیە لەبەر ئەو کەسەی کە ئەها تۆزیە مەسەلەن بیری سادەیە ئەلێ من تەواو لێ خۆشەم لەبەرەوەی ئاینمان ئەو شتەی فەرز کردو و تەواو هەموو شتێک لە بیرەکە هەموو شتێک مەسەلەن بین ناکە لە پەیامەکەی لە دوای ئەو قەزەیەکی بۆ ئەو کێشەیە چی شتێک فێری کردووە هەموو شتێک دێتە ڕێگامان ئەبێ ئێمە دەرسێکی لێ وەرگرین شتێکی لێ فێر ببین هەموو ناخۆشیە کە ڕوو ئەداوە شتێکمان فێرەکە ئەنجە بۆیە ئەبێ وەری بگرین لێبور دەبین دڵمان گەورە بێ ئەوە شتێتە ژیانمان بۆ ئەوەی ئێمە ئەوەنەی تر گەورە بین ئەوەنەی تر بەرزەوە بین نەکدا بزین دەستخۆش سپاس بۆ تۆ ئیسراخان تاوان ئێمە باسی لێبوردنەکەین کاتێک کە ئەڵێن لێ خۆش بوون و پێویستە لێ خۆش بین مەبەستمان ئەوەیە کە بێت و ئەگەر هەمومان ئەو لێبوردنە قبولکەین ئیتر جۆرێک لە جۆرەکان ینی غەدرکردن بە جۆر کەمە بێتەوە ینی مەبەستمان ئەوە نییە کەسێک بێ خۆی دەجار غەڵەتت بەرامبەر بگات و هەر لێ خۆشبی نەوەڵاوا مەکە ینی مەبەستەکەم ئەوەیە کە هەر هەمومان ئەگەر بێت و لێبوردەییمانتیا بێت کاتە غەدر کەمە بێتەوە بەڵام کەسێک کە جارێک دێ غەدرەکە دووجار دێ پێویستە ینی لە شوێنی خۆی بیوەستێنی ئیتر وەک خاتو ئیسراژتی بە دوورکەوتنەوە بێ لێی بە جۆرێک لە پێوتنی بێ ئامۆژگاریکردن بێ ینی ڕەتفالێکی زانستی و سادە و ساکارتە بێ بەڵێ بەڵام لێرە زۆر گرینگە کە بزانین ئێمە کە من لێ خۆش بووم بەدڵەوە دەرچی ئەو لێ خۆش بوونەوە کە من تەواو پێیم وت لێم بورێ لێم بور ینی تاو لێ خۆش بووە بوراوی لێ ئەو کاتە مەسەن ئەوە نییە بڵێ تەواو من بەس بە قسە کردومە لێبوردن تۆزێ سەختە وا بە قسە ئاسان نییە لەبەرەوەی هەنێ جار مەسەن تۆ لەو کەسەکالی تەواو لێ خۆشە بمەوە کەویتە مووقفێک کوشتێ بەڵام کە دوایەوە لەگەڵ خۆت دانەشی ئەکەوێتە بیرت چی لەگەڵ تا کردووە دیسان ئەوەنەی تر لە دڵتا حەقد و ئازار و شتت بۆ ئەگەڕێتەوە هەمان هەستە ناخۆشەکەت بۆ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی نەگەینە ئەو ڕادەیە ئەبێ خۆمان وەکواوتم لێ کەم خاڵەوە لە ناخمانەوە دەرچێ شتەکە خۆم نیەتم هەبێ بۆی بیر بکەم لە مووقفەکە مەسەرەن ئەو کەسە من تەواو لێ خۆشە بمەوە وەکوها تەئەمولێکە کەم لەگەڵ خۆمە پێشەوەی ئاشتەوە بم تەواو لێ خۆشە بم و مووقفەکە کەمە پێش چاوە و بەدڵێکی فراوەند لێ خۆشەم تەواو ئەو شتم لەبیر کردووە دەستخۆش دەستخۆش ئیسراخ سەلامەت سپاس بە ئامادەبوونت سپاس بە ئەو نەفسە شیرینانەت زۆر سپاس بە ئێوە